پشت زوڵەی بازار و گەرموگوڕی ئاڵوگۆڕی بازرگانیەوە پیشەسازیەکی بێدەنگ بەڵام ستراتیجێکی وەستاو کە بووەتە خوێنبەری گواستنەوەی کاڵا لە هەرێمی کوردستان و عێراقدا پیشەسازی کارتۆن کە تەمەنێکی کورتی هەیە لە ماوەیەکی کەمدا توانیوێتی لە هەولێرە وەک پێشەنگ دەربکەوێت و ببێتە چەقی دابینکردنی پێداویستی بازاڕەکانی عێراق و تەنانەت چاوی لەسەر هەناردەکردن بێت بۆ وڵاتانی ناوچەکە و ئەوروپاش. هەشت کارگەی سەرەکی بە توانای بەرهەمهێنانی زیاتر لە 20,000 کارتۆن لە مانچێکدا چیرۆکی سەرکەوتنی پیشەسازیەکی خۆماڵی دەژێڕینەوە کە بووەتە بەشێکی دانەبراو لە ئابووری وڵات. ئێرە بازارە شێخەڵای هەولێرە یەکێک لە بازارە هەرە قەڕەباڵغەکانی شار دەبینین کە کارتۆن چۆن کاڵا و کەلوپەلەکانی تێدا کۆکراوەتەوە و لە ڕێگەی لۆگۆ و نووسینەکانی سەری ناوەرۆکی کاڵاکان دیارە. دووسێ ساڵ پێش ئێستا گوزەرێکی ئەم بازاڕەت بکردبا و بە چاوی کڕیار سەیری کاڵا و کەلوپەلەکانی بازار و ڕەفەی دوکانەکانت کردبا لە تەواوی کارتۆنەکان نووسرا بوو مەیدین تورکیا یا ئیران. ئێستا شکر ئەوە نابینی هەموو کارتۆنەکان مەیدین کوردستانن. کارتۆن بۆ گواستنەوە و پاراستنی هەموو زۆرە کاڵایەک بەکاردەهێنرێت لە میوە و سەوزەوە تاوەکو خواردەمەنی وشک و کاڵا بازرگانیەکانی دیکە. ڕۆژانە هەزاران کارتۆن بەکاردەهێنرێت بۆ ئەوەی کاڵا و کەلوپەلەکانیان تێبخرێت و بەبێ زیانوشکان بە بازاڕەکاندا بگەڕێنرێن. ئەمەشەوە دەردەخات کە کارتۆن نەک تەنها لە کارگەکاندا بەڵکو لە تەواوی زنجیرەی گواستنەوە و فرۆشتنی کاڵادا ڕۆڵێکی سەرەکی دەچێڕێت. من شتێکی ور دەفرۆشم ئەگەر کارتۆن نەبی هیچ شتێک نییە لە ناوکە معتەل دەبی. کارتۆن زۆر گرینگە. ئێستا ئەمە و ئەشیانەی لە بازاری پێویستە هەمووی بە کارتۆن نەبیتن ئەشیاکان لە ناوچی بکەین. پێویستە کارتۆن زۆر. ئەشیاکەم لێ ناشێتن لێمان ناشەوێتن زۆر باش ئیسفادەیە بۆ ئێمە. بۆ نمونە جبس ئەگەر فەل بیتن هەمومان لێ دەشێتن. ئەگەر ناو کارتۆن بیتن بۆشی بریدەی پارێزیتن. کارتۆن زۆر بە ئیسفادەی بۆ ئێمە. بەبێبوونی کارتۆن زۆربەی کارگە و پیشەسازیەکان ڕوبەڕووی وەستان دەبنەوە. کارتۆنە و ئامرازەیە کە بەرهەمی ڕۆژانەی کارگەکانی تێدا پاکەت دەکرێت و بۆ بازاڕەکان دەیگواستنەوە. بۆ نمونە دوای ئەوەی ئایسکرێم لە هێڵی بەرهەمهێناندا ئامادە دەبێت پێویستی بە پاکێشکردنی خێرا و پارێزراو هەیە چونکە ئایسکرێم بەرهەمێکە بە خێرایی دەتوێتەوە. لێرە کارتۆن وەک ئامرازێکی سەرەکی پاراستن کار دەکات بەوەی توانای لە پارێزگاریکردن لە گەرما و ڕێگریکردن لە گۆڕانی خێرای پلەکانی گەرما. پێشتر ئەمە لە دەرەوە هاوردەمان دەکرد لە ئێران و لە تورکیا لەوانەیە بەڵام لەوەتی لە ناوخۆ ئێستا بەرهەم دەهێنرێت بۆمە ئاسانترە خۆشترە تەعامل و ئیشکردن لەگەڵ کارەکانی ناوخۆ زۆر باشترە. توالێتەکەی مەسەلەن تەبعەکەی نووسینەکەی هەر هەڵێک هەر شتێکی هەبی دووتر دەتوانین بەسەر ڕابگەین و چایکەین و ئەو هەڵانە و دووتر دەستمان بەرهەمەکان دەگا. بەمە ئاسانکاری زۆر زیاترە. باشە لە ڕووی کوالێتیەوە چۆنە بەرهەمی ناوخۆ لەگەڵەوەی کە بیانیت کڕی؟ کارتۆن زۆری هەیە
یان نەوعەتی کارتۆنەکە بۆ ناو بەڕاد زۆرێکە بۆ دەرەوەی بەڕاد زۆرێکی کرا ئەو زۆرەی ئەمە دەمانەوێت بۆ ناو بەڕادا کوالێتەکەی زۆر باشەوەی ئێستا ئەمە دەبینی ئەی لە ڕووی نرخەوە جیاواز لە ڕووی نرخیشەوە تقریبان باشە نرخەکان ئێستا جیهانی هەموو شتێک گران بووە بەڵام تقریبان باشترە چونکە مەسەلەن کە لە دەرەوە دێنین دەبی هەموو لەف و کرێ و بوومرگ و ئەو شتانەشی دێتە سەرێ ئەزیەت و بارگرانی زیاترن ناوخۆ زۆر ئاسانتر و خۆشترە. کارتۆن ڕۆڵێکی یەکجار گرنگی لە پیشەسازی خۆراک و دەرماندا دەژێڕێت. ئەو کارتۆنەی بۆ ئەم دوو کەرتە بەکاردەهێنرێت دەبێت لە زۆرێکی تایبەت بێت کە پێی دەگوترێت فودگریت. واتە کارتۆنێک کە هیچ مادەیەکی شیمیایی و ژەهراوی تێدا نەبێت و بۆ یەکانی سەلامەت بن تاوەکو کاریگەری نەرێنی لەسەر خۆراک یان دەرمانەکە نەبێت. هەروەها پاراستنی بەرهەم لە پیسبوون و بۆنی نەخوازراو لەگەڵ پاراستنی لە زیانوشکان لە کاتی گواستنەوەدا بۆ کۆگا و بازاڕەکان. بەڵام گرینگە بزانین خۆراک چۆن دەخرێتە ناو کارتۆنەوە بە تایبەتی خواردنە گەرمەکان کە بە خێرایی کارلێک لە نێوانیاندا ڕوودەدات. ئەمە پسپۆڕێکی کۆلێژی پزیشە و پێمان دەڵێت کە بۆ خۆراک و دەرمان چ جۆرە کارتۆنێک و چۆن بەکاری بێنین. کارتۆنێکی باشی خۆراک و دەرمان چییە؟ کارتۆنێکی باشی خۆراک و دەرمان زۆر پێم سەیر بوو بەڕاستی یەکەم جارە لە هەولێر ببینم ئەگەر تەمەشای بکەیت و کارتۆنەی دادەست من گۆتێمەوە بەکاردێنین. کارتۆنێکی باش بڵێ کارتۆنێکی باش ئەوەیە کە توانرابیتن کاخەزەکی وەکو ئەوە کە تەمەشا بکەین لوسە و ینی زۆر تەمەشا کارێکی لەگەر گەرمبوونەوە ناکرێتن. ئەوە لە سلیلۆزی تەواو سلیلۆز دروست کرایەوە کە کوونەکانی بینیان ئەوەندە کەمە بە ئاسانی خواردنەکە ناتوانانی کارلێک بکاتن لەگەر کارتۆنەکەی بپەڕیتۆ لە بەگەر کارتۆنەکەی. بەڕاستی پێم سەیر بوو لە ABC کە بەو زۆرە ئەوەیان دانابوو خواردنەوە کارێکی باشە. ئەوە یەکەم جارە ببینم لە هەولێر بەخۆی دەبی خواردن کاتی کە دەیدێ مشتریەکەت ئەوزە بەرگەرێک بیتن لە فەک بیتن شتێک بیتن دەبی لە ناوەوەی بیتن بەڕاستی. ینی نابێ بە تەنیا لە نێو کارتۆن دابنین کارتۆنەکە نەرم کات یا کارلێک کا خواردنەکە هیچ نەوە ئەگنابیتن کە پیزەکە ئۆردەر کردیە لۆ تاتە ماڵێ دەبینی کارلێک کردی لەگەر کارتۆنەکە هەست ناکەی کامە هەویرە کامە کارتۆنەکەیە ئەوەیان بە هیچ نەوەک ڕێگە پێدرا و نییە. ئەگەر ئەو کارتۆنێک کە بەکار هاتبوو ینی ڕیسایکلینجی بۆ کرابیتن و هیچ مواسەفاتەشی نەبیتن یان ئەوە تا ڕووپۆش نەکرابی بە مادەیەک وەکو ئەوەی تەمەشا بکەین چکە هەندێک مادەیەکی میاییمانەیە کە پێ ڕووپۆش دەکرێتن ڕێگا ناداتن ئاو و چەوری و هەوا و ئەوانە بەدەستێپەڕ ببیتن. باشە بۆ داو دەرمانیش هەمان شت ڕاستە؟ بۆ داو دەرمان زیاتر دەبی ئاگداربین لەبەرەوەی داو دەرمانەکان زۆربیان ئەکسەدە دەکەن ئەگەر هاتو هەوایان بەرکەوت کە ئەکسەدەیان کرد دەرمانەکە تێک دەچیتن. ئەگەر سەیری دەرمانەکانیش بکەین هیچیان لە ناو پاکەتەک نینەوها دایمەن ینی بەرکەوتە هەبی لە بینی دەرمانەکە و پاکەتەکە دەبین ڕووپۆشە کرایە لە ژوورەوە ئەلەمینیۆم یانیش بە ڕووپۆشە چێوە کاخەزێکی کە بەهیستنەوە ئەک هەوایدا پێدا تێپەڕ نەبیتن ئەو کاتی دەتوانین دەرمانەکان لە ناوی هەڵبن. لە پاڵ کارتۆندا نایلۆن و پلاستیکیش بۆ پاکەتکردنی کاڵاوشتومەک بەکاردەهێنرێن بەڵام بە سێ هۆکار کارتۆن لەوانی دیکە باشترە. یەکەم کارتۆن مادەیەکی سروشتیە و بە خێرایی لە ژینگەدا شی دەبێتەوە بەڵام پلاستیک و نایلۆن سەدان ساڵ لەسەر زەوی دەمێننەوە و ژینگە پیس دەکەن. دووەم هەوا بە نێو کارتۆندا تێدەپەڕێت واتا بەرهەمی ناوەی دەتوانێت هەناسە بدات کە ئەمەش بۆ زۆربەی میوە و سەوزە و هەندێک زۆری خۆراک باشترە. لە کاتێکدا پلاستیک ڕێگە بە تێپەڕبوونی هەوا نادات و دەبێتە هۆی کۆبوونەوەی شێو دروستبوونی بۆنی ناخۆش. سێەم ڕسایکلکردنی کارتۆن ئاسانترە و کاریگەری لەسەر ژینگە کەمترە بە بەراورد بە پلاستیک هەرچەندە پلاستیک بەرگری زیاتری هەیە بەرامبەر بە شێو ئاو بۆیە هەندێک جار کارتۆن پێویستی بە چینێکی تایبەتی داپۆشەر هەیە بۆ ئەوەی بەرگری لە شێ بکات.
کاخەز یا پاکەت مادەی خامی دروستکردنی کارتۆنن. مادەی خامی کارتۆن کلێنێکس و کاخەز یەک سەرچاوەیان هەیە کە جۆرەدارێکە و زیاتر لە رووسیا، ئۆکرانیا و ئەڵمانیا دەڕوێت. دارەکان دەبڕدرێنەوە وردەکرێن تاوەکو وەک پاودەرێکیان لێدێت، دواتر دەکرێنە هەویر و بە چەند قۆناغێکی پیشە سازیدا دەکرێنە کاخەز و کلێنێکس و کارتۆن. تاوەکو ئێستا لە باشووری کوردستان کارگەی دروستکردنی کاخەزمان نییە بۆ ئەوەی کارتۆنی لێ دروست بکەین. لە عێراق کارگەیەک هەیە کە لە کارتۆنی بەکارهاتوو کاخەز دروست دەکات، بەڵام بەشی پێداویستی 500 کارگەکانی هەرێمی کوردستان و عێراق ناکات. تەواوی ئەو کارگانە کاخەز لە تورکیا دەکڕن و مانگانە زیاتر لە 20,000 تۆن کارتۆن بۆ کارگەکانی پیشەسازی و بەشێکیان کارتۆنی خۆراکی و دەرمان دروست دەکەن کە خۆراک و دەرمانیان تێدا هەڵدەگیرێ. ئەمەیان پەیوەستە بە ژیانی هەموو خەڵکەوە و لەم بەرنامەی ئەم جارەی مەیدین کوردستاندا باسی هەردوو جۆری کارتۆنەکە دەکەین. ئەم ڕۆڵانە هەر یەکێکیان کێشی 2 تۆن و 10,280 مەتر کاخەزیان پێوە لول دراوە. کڕیار مەتەلەن کوی دەوێت نوعی کوالێتەکەی کوی دەوێت بە چنەوە دەرەجەک دەیەوێت سوورتربی گرانترە بێگومانبی گرانتر دەبێت چون کێشی زیاتر کێشی زیاتر دەبی و لۆ کوالێتی کارتۆنەکەش باشتر دەبێت. ئێمە لە هەرێمی کوردستان کوالێتیەکی باشە کڕینیانی مادەی خام هەتا ئێستا هەموو چیت بێ مشکلەیە هەموو کوالێتمان دەرەجەیەەکە هەموو لە تورکیاوە دێن هەمووش لە تورکیاوە دێ ئەو لە پێشتای خۆتانەوە هەموو دیارە ینی ڕەنگەکانیش مادەی خام دیارەکە کە کارتۆنەکە ڕنگ بێ حەسب کریارەیە بۆری دەوێت سپی دەوێت بۆرەکە دەبتە ڕەنگی گڕافت سپێکە شەر سپی خۆمان ئەو چۆناوە ئەم کاخەزە تەنکە ئاو کارتۆنا سوورەی لێکەن چەند بەرگێکی لێ دروستەکەن ئەوە ئەگەر سێلابی سێ قلەوە دەبتە 3 تەبق ئەگەر 5 تەبق بی جیهازمان هەیە دەکاتە 5 تەبق 5 تەبقت دەوێت ئەمە لێرە هەر 5 تەبق دروست دەکەین 5 تەبق دروست دەکەین 4 تەبق دروست دەکەین 3 تەبقش دروست دەکەین لە 5 لۆ سەرێ دروستی ناکەین لە 5 لۆ سەرێ دروست ناکەین هەمووش مادە خامەکە بڕیارەدا کە کوالێتی کارتۆنەکە هەموو مادەکەیە. دروستکردنی کارتۆن یەکێک لە پیشەسازیە قورسەکانە و لە عێراقدا بۆ یەکەم جار لە هەولێر کارگەی هەبووە. ئێستا 8 کارگەی گەورەی دروستکردنی کارتۆن لە هەرێمی کوردستان هەن. پێکەوە مانگانە زیاتر لە 20,000 تۆن کارتۆن دروست دەکەن. ئەمە کارگەی فەهمی خۆشناوە، یەکێک لە کارگە گەورەکانی هەولێر کە مانگانە 2,000 تۆن کاخەز دەکاتە کارتۆن و زیاتر لە 50 کارگەی عێراق و باشووری کوردستان کارتۆنی لێ دەکڕن. سەرەتای دروستکردنی کارتۆن لە دیزاینکردنەوە دەست پێ دەکات. کارتۆن و پاکەت بە پێی داخوازی ئەو کارگەی کە بەرهەمەکانی خۆی تێدا دادەنێت بەرهەم دەهێنرێت. کڕیار، لۆگۆ و ڕەنگ و ئەندازەی کارتۆن و پاکەتەکەی خۆی دەداتە کارگەی کارتۆن و ئەوانیش بەپێی هەمان داواکاری دەست بە بەرهەمێنانی کارتۆنەکە دەکەن. بەگشتی 2 جۆر کارتۆن دروست دەکەن. یەکێکیان بۆ پاکەتکردنی دەرمان و خۆراک و ئەوەی دیکەیان بۆ کاڵا و کەلوپەلی جۆرا و جۆر. کارتۆنی خۆراک و دەرمان جیاوازە لە کارتۆنەکانی دیکە و نابێت هیچ پەڵە و پیسێک بە کاخەزەکانەوە بێت و دەبێت لە نێو نایلۆندا هەڵگیرا بێت. ئەم جۆرە کاخەزە لووسە و کەمترشی هەڵدەمژێت و بە ئامێری بۆبسێت دروست دەکرێت. هەروە نابێت هیچ مادەیەکی شیمیایی و سەسپاندنی تێدا بەکار بهێنرێت. سەرەتا گڵۆڵەی کاخەز دەخرێتە سەر هێڵی بەرەمهێنان و
نزیکەی 100 مەترێک لەسەر هێڵەکە دەڕوات و بەپێی داواکاری کارتۆنی دیتوێی تاوەکو پێنج توێی دروست دەکەن. هەر توێک کاخەزێکە و تاوەکو ژمارەی توێکان زیاتر بێت کارتۆنەکە ئەستورتر و خۆڕاگرتر دەبێت. قوة تحمل الكرتون کوالەتی بەرهەمەکانمان بەرزە. ئێمە ڕکابەری ئەو کارگانە دەکەین کە لە نێوەوە و دەرەوەی عێراقن. قەبارەی بەرهەمی مانگانەمان لە نێوان 1800 بۆ 2000 تۆندایە و لەسەر دوو هێڵی کۆرگەی تر کار دەکەین. زۆربەی کاغەزەکان هەر لێرە و لەسەر هێڵەکانی بەرهەمێنانمان دروست دەکرێن. وەک ئاماژەم پێدا گرنگیەکی زۆر بە کوالەتی دەدەین بۆ ئەوەی بتوانین کڕێرەکانمان ڕازی بکەین. لێرە وەک یەک تیم و بە یەک دەست کار دەکەین بۆ ئەوەی باشترین کوالەتی ڕادەستی کڕێرەکانمان بکەین. ئەمە ئامێری چاپە لێ کاژێردا نووسین و لۆگۆ دەخاتە سەر 10,000 پارچە. حەوت شاشەی ئەلکترۆنی هەن. ئەندازیار نووسین و ڕەنگی نووسین و لۆگۆی پێدەدات و ئیدی خۆی دەست بەکار دەکات. وانستە ڕەنگم هەیە هەموو ڕەنگەکانی بەکاردێنم چ ڕەنگت داواکن وچی ئەو ڕەنگەی بەکاردێنم ئەگەر نەمونە ڕەنگەکانیش لە دەرەوە کڕنوە هەموو لە تورکیا ڕەنگەکان ئەن وەرەق لە تورکیا دەینن هەندێک جار لە سین دەینن شتی کوالەتی مەسعودماندەوە. ڕەنگەکە ئەوەیە کە بەتەڕ بوون بە گەرما بە سەرما تێک نەچێت. نەوعەکانی ڕەنگمان هەیە زوستانێ بەکاردێنن هەیە هاوینان بەکاردێنن هەیە دەرمانشمان هەیە لەگەری تێکردەکەن هەتەکو برێت کوالەتی ئیشەکەمان مەسعود بێت. ئەمەش ئامێری چەسپە کە لێوارەکانی کارتۆن پێکەوە دەلچێنێت. جۆری سەسپەکە سلیکاتە و وەک هێزی کارتۆنەکە خۆی بەهێز و کەش و هەوا و تەڕبوون کاریگەریان لەسەر لێبوونەوە نابێت. بەپێی قەبارە و ئەستوری کارتۆنەکان لەسەر یەکدا دەندرێن و هەر بالێتێک کە 380 کارتۆنە پاکێش دەکرێن بۆ گواستنەوەیان بۆ نێو کارگەکان. ڕۆژانە کارتۆنە دروستکراوەکان بەسەر کارگەکانی پیشەسازیدا دابەش دەکرێن. لۆ ئەڵمانیامان ناردیە، لۆ سووریامان ناردیە، دەوڵەتە عەرەبیەکان هەمووی، لۆ هەرێمی کوردستان هەمووی، لۆ هەموو دەوڵەتەکانمان ناردی. لەبەر چی ئەوروپا کارتۆن لەنگۆکڕی؟ لە ئەوروپای کارتۆن زۆر گران ڕادۆستی، زۆر تەکلیف دەکا. کابرا عەسەب تەڵەبیەکی چ لۆگۆیەکی بوێت چ تەڵەبیەکی هەبی ئەمەلەی بە چی قووەتی و هێزێکی هەبێت و بەس عەسەب تەڵەبیەیە کابرا لەوانەیە کارتۆنی هێلکە هێتا 30 کیلۆی لۆتەیە دروستکەی ئەو 5 تەبەقی پێدەرێت. 5 تەبەقی 30 کیلۆ نرخەکەی چەند دەکەوێت؟ ئی کارتۆنی هێلکەی وڵی عەسەب ئەوەیە بە 80 سنتماندایە بە 72ماندا ینی هەرزانترینی کارتۆن مشتریمان هەیە بە تڕێلە دەبا بە 68 سنتی دەیدەین. کارتۆن لە سادەترین پێناسەیدا تەنها پاکەتێک نییە، بەڵکو ناسنامەی بەرهەموو پارێزەری کوالێتی و هەوێنی زنجیرەی بەهای ئابووریە. لە هەرێمی کوردستان ئەم پیشەسازیە لە ئامرازێکی پێویستەوە بۆتە هێزێکی پاڵنەری ئابووری، نەک هەر ڕێگری لە چوونە دەرەوەی سەرمایە دەکات، بەڵکو دەرگای بۆ هەلیکاریش کردوتەوە و کارگە خۆماڵیەکانیشی لە وابەستەبوون بە هاوردا ڕزگار کردووە. چیرۆکی کارتۆن چیرۆکی گەشەی پیشەسازی خۆماڵیە کە تێیدا وردەکاری بچووک وەک قاڵبێکی کارتۆنی دەتوانێت کاریگەریەکی گەورەی لەسەر وێنە گشتیەکەی ئابووری و بازرگانی وڵات هەبێت.